هەفتەی ڕابردوو FBI هەڵی کوتایە سەر بارەگای مانەوەی ترەمپ لە فلۆریدا و باز لەوە دەکا دەیان بەڵگەنامەی جۆربەجۆری نهێنیان دۆزیوەتەوە کە ترەمپ تۆمەتبار دەکا بە پێشێلکردنی یاسای دژەسی خوڕی. لە بەرامبەردا دۆناڵد ترەمپیش پێی وایە هۆکاری هەڵکوتانە سەرماڵەکەی سیاسیە نەک یاسایی. ئیدارەی بایدنیش بە دنەدانی پۆلیس تۆمەتبار دەکا و دەڵێ دەیانەوێ ڕێگر بن لەوەی دووبارە خۆم بۆ پۆستی سەرۆکایەتی بپاڵێومەوە. پێش دۆناڵد ترەمپ لە ماوەی 50 ساڵی ڕابردووی ئەمریکادا هەریەکە لە ریچارد نیکسۆن، ڕۆناڵد ریگان، بیل کلینتۆن و جۆرج بۆشی کوڕ لە ماوە و لە دوای سەرۆکایەتیەکانیان ڕوبەڕووی تەنگپێڵچنینی یاسایی بوونەتەوە. لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا ڕیچارد نیکسۆن سەرۆکی ئەمریکا تۆمەتبار کرا بە سیخوڕیکردن بەسەر نووسینگەکانی پارتی دیموکراتی ڕکابەریەوە لە باڵەخانەی وۆتەرگەیت. ئەماش بە ئابڕووچوونی وۆتەرگەیت ناوبانگی دەرکرد. بە تۆمەتی دانانی ئامێری تۆمارکەری دەنگی لەو باڵەخانەیە دۆسیە یاسایی دژی 37مین سەرۆکی ئەمریکا جوڵێنرا تا دوجار و لە 8 ئابی ساڵی 1974دا ڕیچارد نیکسۆن لە ترسی دەستپێ لە کارکێشانەوە بووە تاکە سەرۆکی ئەمریکا کە دەستی لە کارکێشایەوە. دوای چەند ساڵێک و لە کۆتایی هەشتاکاندا ئیدارەی ڕۆناڵد ریگان چلەمین سەرۆکی ئەمریکا ڕوبەڕووی دۆسیەیەکی زەبەلاح بووەوە بە ناوی ئابڕووچوونی ئێران کۆنترا یان ئێرانگەیت. ئەمەش دوایەوە یاشکرا بوو لە گەرمەی شەڕی ڕاگەیاندنی نێوان ئێران و ئەمریکا و لە کاتی شەڕی ئێران و عێراقدا لە پێناو ئازادکردنی 5 هاوڵاتی ئەمریکیدا کە لەلایەن حیزبوڵڵای لوبنانیەوە بەدیلگیرا بوون. ئیدارەکەی ڕیگان هەزاران پارچەچەکی ئەمریکی بە ئێران فرۆشت. دواتر و لە نەوەدەکانی سەدەی ڕابردوودا دوو دۆسیەی دیکە لەگەڵ سەرۆکی ئەو کاتی ئەمریکا جوڵێنران. ئەم جارە بیل کلینتۆن و هیلاری کلینتۆنی هاوسەری تۆمەتبار کران بە ئابڕووچوونی وایتوۆتەر کە وەبەرهێنانی خانوبەرە بوو لە ویلایەتی ئەرکنساس لە باشووری ئەمریکا. کۆنگرێس و داواکاری گشتی لێپرسینەوەیان کرد لە سەرۆک و خانمی یەکەمی وڵات بەهۆیەوەی دەسەڵاتە یاساییەکانیان بۆ کارێکی نایاسایی بەکارهێنابوو. دواتر و هەمان سەرۆک تۆمەتبار کرا بە هەبوونی پەیوەندی ناشەرعی لەگەڵ مۆنیکا لوینسکی ڕاهێنەر لە کۆشتی سپی. هەرچەندە دوجار داواکاری گشتی ئەمریکا ئەستۆپاکی کلینتۆنی سەلماند و بەبێتاوان ناوی برد. بەڵام بیل کلینتۆنی 42مین سەرۆکی ئەمریکا نەیتوانی لای ڕای گشتی وڵاتەکەی ڕووی خۆی لەم تۆمەتە ڕەوشتیە سپی بکاتەوە. دۆسیە ئابڕووچوونەکە چەندین کتێبی لەسەر نووسرا و تەنانەت درامای هۆلیوودیشی لەسەر بەرهەم هێنرا. دوایین سەرۆکی ئەمریکا کە ڕوبەڕووی یاسا کراوەتەوە پێش ترەمپ جۆرج دەبلیو بۆشی کوڕە. دوایەوەی لەلایەن چەندەندامێکی ئیدارەکەی خۆی و سیاسیەکانی وڵاتەکەیەوە بە دزەپێکردنی کردەیەکی نهێنی ئاژانسی هەواڵگری ناوەند بۆ ڕۆژنامەکان تۆمەتبار کرا. هاوکات بۆش تۆمەتبارە بە شێواندن، بەهانەهێنانەوە و تێکدانی بەڵگەکان بۆ دەستپێکردن و بەرپاکردنی جەنگی داگیرکردنی عێراق. لە کاتێکدا جیهان بە چەندین قەیرانی قوڵدا تێپەڕ دەبێ، ململانەی سیاسی و دوور لە ئیتیکی ڕەوشتی لە ئەمریکا و وڵاتانی دیکەی زلهێزی جیهان لە نێوان سەرکردەکاندا زوو سەرهەڵدەدا. جارجاریش دەستگا فەرمیەکانی وڵاتانە بەڕێککەوتنی ژێربەژێر تای تەرازووی لایەکی ململانەکان قورس دەکەن و هاوکێشە هاوسەنگەکان پارسەنگ دەکەن.